ئەگەر داوای قەرز بکەم چی دڵی مامەستا و قەرزەم دەداتێ؟ ئەگەر نەمداتێ من خۆم دەناسم دەشتێمەوە. ئاخر بەس ئەو شک دەبم بەو قەیرانە من داوا لە چێ بکەم؟ بە تەمای خوددا هەر ئەو باشە داوای لێ بکەم. کاک فازڵ فەرمی دەستەکان خۆش بێ. خێرە کاک فازڵ خۆیز نەبووە. کاک سابر پێ برێ وەزای کۆمپانیای یەکجار تێک چووە. خودایە بێجەوە نازام داوای ئەو پارەی لێ بکەم لێی نەکەم. کاک سابر بەری مامۆستا ئەستا وەزای کۆمپانیا زۆر تێک چووە. بەخۆشت ئاگات لێیە پێنج کارمەدم بەڕێ کردیە لەبێن ناتوانتەوە معاش بدەم لە سبێنەوە بەس تەلەفۆم لۆ دێ قەرز مێشکم دەقی یعنی هەموو جانم بوویتە قەرز. بەداخۆ مامۆستا بوو برا دنیا معاش وەگرت بەری مامۆستا وەرم گرت. تەواو کاک سابر لە دڵم گرانە بەس هەرەوەندە پێدەکرێت پێت بڵێم ئیشتر ببینەوە. ئەو ستەری مامۆستا بڕوا بکە ژیانی من بەس ئەو موچەیە کە دەمدێ ئەگەر ئەوە نەبی ئەمن بەڕاستی وەزعم زۆر خراپە مامۆستا. دەزانم ئاگام لێە وەزعیت لە هەمووان خراپترە بەس وەڵڵاهی حالیەن وەزعی ملا هەمووتان خراپترە یعنی معاش یەک نەفر پێ نادرێتن. تکات لێ دەکەم مامۆستا بەس ئەو مانگەی لێم گەڕێدەوام بکەم بەس ئەو مانگەی. کاک سابر تخوا لێم تێبگە بەخوای ئەگە بزان بەس معاشت پێ دەدرێتن بەڕێت ناکەم ئەویشم پێ نادرێ. مامۆستا تکات لێ دەکەم مندارەکەم نەخۆشە بڕوا بکە پارەم نی ببەم دکتۆری. دەزانم چ بکەم پێ برێت چ بکەم یعنی ئەگەم پێم بکرێت ناتوانم مساعدە بکەم یعنی نوتکم گیرەیە بەخوای ناتوانم بەس ئەو مانگەی لێم گەڕێ بەس ئەو مانگە یارمەتیم دە مانگەچکە وعدبی بەخۆم بە دوای ئیشێکدا دەگەڕێم. کاک سابر ئەو 2000 پێت دەرێم هیچ مەزایەت لە هیچم لێ تەواو. باشە مامۆستا ئەو قاوەش بووە دڵم هیچ نابێت. ئەلو کاکە ئەوە کۆتاجارتە بەخۆشی پێدەڵێم و پارێم بۆ بێنەرەوە 6 دەفتەرت لایە جێ کاکە تۆ خۆت بە ئەمتەرە زانی ئەگەر نافازڵە فەنی دێم بە شەق و بە چەک ئەو پارێ وەرەگرم تێگەشتی. کاکە عوسمان یعنی ئەگەر هەم بێ من ناتدەمێ ئەو قسانە بۆ مەکەتەوە کاکە هەتا من حەقی ئەوەم نییە لەکوێ پەیاکی بۆمی پیا بکە باشە هەر سبەینێ بێ ئەو پارێم بۆ بێنیتەوە. لە چێ پەیدا بکەمەوە تا سبەینێ؟ ئەو پەیوەندی بە منەوە نییە کاکە وەکو پێم وتی ئەو پارێم بۆ بێنەرەوە ئەگەر نا بە شەق و بە شەڕ لێت وەرەگرم. باش هەتا سبەینێ هەندێک ئاتۆنی خێزانەکەم هەیە دەیفرۆشم لۆ دەینم بە هەرزانش بدەیفرۆشم بەس نەجاتم بیتن. حەقم نییە نازانم چیە فڕۆشی چی نافرۆشی سبەی ئاڵتوونەکانت فرۆش ڕاستەوخۆ پارەی من هێنیتەوە. بەسەر چاو مامۆستا ئەوش کلیلی ئۆفیزەت. کاک سابر گەردنم ئازا بکە. گردن ئازابی مامۆستا خوا گەورەی ئینشاڵڵا خوا دەرێکمان لێ دەکاتەوە. ئینشاڵڵا خواحافیز مامۆستا خواحافیز بێ.
الو كركم باشا بابا باشا الحمد لله نا غمد نبي 1 مليون لو راجشة هذه تنقوا مليون أكون يبي أو مليون كتم لو راجشة هيتس غمد أو تلكنا من باركة حمو لكنا خوم دانا استاك شوات صوري باسي لكم ودسمو مالي وحافظ كركم غمد نبي نا وحافظ ئەو پیرەمێردا پێویستی بۆ هەموو پارەی نییە بە هەژارێکی وەک من سوودی لێ بینێت. بلا بينا باري كنا هاي تسعى والله بلا تجاوز شوي كويك خواب بقري انا والله الله بارك لي يبرد لكاك وانا مقربه الروجج هو خلقوها برسيبوها حرب الروجل ما قزين لك أمن يزداد سبك وركب اليوم حنم طالبة وشي كون كنا في الشرمناك يجزينك لو خواينا لتساي خارە دزنیمە والله دزنیمە كنا كو دزني اليوم تو بارنا من ندزي استا خارە بەخوا دزنیمە بەس 2 دقە جەم لێ بوو بە دوو ولا جويت سدي وراقلب هاي دز عليه والله خارە بالله ئەمن ئێستا لە سەیشی دەریان کردم وەزعی مادیم خراپە والله نان نییە لە ماری بخۆی داتشي كرم داتشي لا حول ولا قوة إلا بالله منداڵەکەشم نەخۆشە پێویستی بە عەمەلیاتی هاي خوايا تسروشي رشمتي كتير خارە والله ئەم دزنیمە خارە بڕوا بکە لە ماڵی مننا نان نییە بخۆن منداڵەکان لا حول ولا قوة إلا بالله منداڵێکی نەخۆشم پێویستی بە عەمەلیاتە پارەم نییە ولو يبنا لبود زيمن تها بناكم والله خارە من دزنیمە شەیتان ویستی ئەوم پێ بکە ئەوش قەداوقەت من دزنیمە و دزیش ناکەم لا إن شاء الله قد زيناك لا ئەم من نێژی ڕۆژیم نازی الحمد لله ئەم کابراایکی ئیسلامم باشا بناكم باشا ما شاء الله لو صفي كركم لكاتو ساتي خوي جيشت تزاني وقاري يجي والله خارە ئەوەی کوڕەکەمە بین دەنێری 6 مانگ جارێک ساڵێ جارێک دەینێری لە بۆی کەسێکی مستحق ببینەوە پارەکەی بدەبێ بەخێر ئەمیش نەتوو زیاتر ئێستا کەسێک کە شک نابەمی دەبێت بەڕاستی لە کاتی خۆتی هات بڕۆ بێت حەڵال بی وەکو شیری ناکرد گەردەنت خۆش و ئازابی ئەو پارە لە بۆ تۆ لەو ڕۆوە یعنی پارێزی من بڕۆ پارەی هێونیا هی کوڕەکەشمە و دوعای خێر لەو کوڕەکەم بکە بڕۆ عیلاجی منداڵەکانت پێ بکە باشە یا ڕەبی خوددایە تەمەنی تو کوڕەکە درێژ بی یا ڕەبی خوددایە حیفزتان بکە یا آمین یا ربی وەرگێ براکە